سلااوان لێبێت لە نێو ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە دۆکەوە لەگەڵتانم دکتۆر ئومێد سەباح ئەندامی کۆنگرەی چواردە لەگەڵم دەبێت و گفتوگۆی لەگەڵەکەم. دکتۆر بەخێر بێت. سپاس. ئەمڕۆ چۆن بوو لە نێو کۆنگرێ؟ زۆر خۆش بوو، زۆر باش. یعنی گفتوگەکان زۆر بە ئاسایی دەڕۆن. دوێنێکە لەژنەی پەیڕە و کارەکانی خۆی تەواو کردبوو، لەژنەی پرۆگرام کارەکانی خۆی تەواو کردبوو. ئەمڕۆ خرانە خوێندنرانەوە ئەو راپۆرتانە و پەسەندیشکران و هەروەها ئیسا پەیڕە پرۆگرامی پارتیمان پەسەند کراوە و کارێکی زۆر باش. دوایەوە دەچینە بەرەو هەنگاوی هەڵبژاردننی کۆمیتەی ناوەندی. ئای ئەنجومەنی سەرکرداتی کە بۆتە کۆمیتەی ناوەندی. ئەمڕۆ کۆتایی دێتیان بڕیار وایە کۆنگرە بەگشتی ئەمڕۆ کۆتایی دێت؟ نازانم، برادەرانی لەژنەی ئامادەکاری دەزانن، بەڵام ئێمە بەڕاستی وامان بیستووە، نازانم دەبێت تەفاصیل لە خۆیان بپرسن. من زیاتر ئەمەوێ دوور لە کۆنگرە باس لە سەردانەکەتان بۆ بەغدا ڕۆژی سێشەممە لە بەغدا بڕیار وایە سێشەممە یان پێنجشەممە بچینە بەغدا. طبعاً پێش دروستبوونی حکوومەتی پێشەوەی حکوومەتی ئیتیحادی دروست بێ لەژنەی مفاوەزاتی حزب سیاسیەکان بەتایبەتی پارتیمان و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە شیعەکان و سونیەکان پێکەوە هاوپەیمانییان دروست کردبوو کە هاوپەیمانی ئیتیلافی دارەت دەولەیە. لەوێ هەم بەرنامەجێکی سیاسی نووسراوەتەوە، هەم بەرنامەجێکی حکومی نووسراوەتەوە. هەردوو بەرنامەجەکە لەناو پەرلەمانی عێراق پەسەند کراوە. کۆمەڵێک مافکەوتەی هەرێمی کوردستانی تێدایە، چ لە ڕۆ سیاسیەکەی و چ لە ڕۆ حکومیەکەیەوە. جەنابی سەرۆک وەزیران فەرمانی کردو کە لەژنەیەکی وەزاری بچین بۆ متابعەکردنی زوو بە زووی ئەو بابەتانە. باشەوە ئەو ئامانجەکەی ناوەڕۆکەکەشی نەزم ناوەڕۆکەکەی بڵێ پەیوەندی بە بابەتی بودجەوە هەیە، ئەوەی کە علاقەی بە لایەنی داراییەوە هەیە بە پێ ڕێکەوتنەکە دەبێت استحقاقی هەرێمی کوردستان لە مانگی 11 و 12 بنێرن. ئەوە یەک. دوو، دەبێت خۆمان ئامادە بکەین کە پرۆژە بودجەی 2023 بە یەکەوە ئامادە بکەین. یعنی هەردوو لە حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی پرۆژە یاسایەکی بودجە ئامادە بکەین و بینێرین بۆ پەرلەمان، بۆی لە پەرلەمان پێکەوەین. ئەو 200 ملیارە کۆتایی هاتووە نایەتەوە لە بەغدا بۆ هەرێمی کوردستان تا ئێستا نەناردووە، بەڵام بە پێی ئیتفاقێکە دەبێت استحقاقی ئێمە مانگی 11 و 12 بینێرن بۆ ساڵی داهاتووشە بێ ڕێککەوین لەسەر پرۆژە یاسای بودجەی بۆ ئەم دوو مانگە بە پێی ئیتفاقێکە دەبێ بینێرن، بەڵام بۆ ما ساڵی داهاتوو بێ ئیتفاقێکی بکەین. والله تر ئێمەش بە دوای ڕێین، بە دوای ئیتفاق کراوە، پابەندی خۆیان نیشانداوە. ئەم ئیتفاقەش ئەوەی کە باشە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە. یعنی ئێستا هیچ هێزێکی سیاسی ناتوانێت تەراجعی لەسەر بکات چونکە پەسەند کراوە، صفەتێکی تەشریعی وەرگرتووە ئیتفاقەکە. یەکەم هەنگاوی چارەسەرکردنی کێشەکانی کامیە خۆی کۆمەڵێک مەلەفاتە مەلەفی بەڵێ یعنی ئێمە تەرکیزمان لەسەر کۆمەڵێک محورە بەتایبەتی ناو ئیتفاقێکە ترکیز لەسەر هەمووی بەیەکەوەکەین، هاوتەریب هەمووی بەیەکەوە ڕۆن. یان ڕیزبەندیەکمان نییە بۆ ئەوی بڵێن مادەی 140 یان بودجە پێش مادەی 140 نا بڕیار دراوە فەریقێکمان دروست کردوون، فەریقێکی تەفاوزی لەناو حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی بەڕای سەرۆک وەزیران دروست کراوە. ئیش لەسەر هەموو تەوەرەکانەکەین، بۆ نمونە لە تەوەری دارایی ئیش لەسەر استحقاقی مانگی 11 و 12 کەین کەوەری بگرین و ڕێککەوتنیش لەسەر یاسای بودجەی ساڵی داهاتوو. لە تەوەری نەوت و غاز مەسەلەن ئیش لەسەر ئەوەکەین کە قانون لە ئێستەوە تیمێکمان حەزر کردووە کە پرۆژە یاسای قانونی نەوت و غازی ئیتیحادی پێشکەش بە عێراق بکەین بۆ پێکەوە بینێرین بۆ پەرلەمان. لەسەر ئاستی تەشریعات مەسەلەن قانونی محکمەی ئیتیحادی کۆمەڵی یاسان ئاسمان دەستنیشان کردووە کە پرۆژە یاسای محکمەی ئیتیحادی و هەروەها مەجلیسی ئیتیحاد ئامادە بکەن و پێشکەش بە بەغدایکەین و پێکەوە گفتوگۆی لەسەرکەین لەسەر بابەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە هەمان شێوە تیمێک کار لەسەرەوە کە هەم یعنی بۆ ئێستا چی بکرێت و بۆ مادەی 140 چی بکرێت بەتایبەتی ئەوەی کە لەناو ئیتفاقیەکە نووسراوە هەندێک بابەتی علاقەی بە کەرکووکەوە هەندێکیش علاقەی بە شنگالەوە. زۆرجار ئەو ڕێککەوتنانە لە سەردەمی حکوومەتەکانی پێشکراون. هیچ گەرانتێک هەیە محەممەد شیع سوودانی ئەم کێشانە چارەسەر بکات؟ دەسانی گرنتی ئەوەیە کە ئێمە هەوڵمانداوە لە ڕووی سیاسیەوە ڕێککەوتن کراوە هەموو لایەنە سیاسیەکان تەوقیع کرا. کێشەمان لەگەڵ یاسانیە ئیرادەیەکی سیاسی بۆ بورە باسی واکەم ئێمە ئامرازەکان چین بۆ گرنتیکردن لایەنە سیاسیەکان
توقيع على سر اتفاقية كردوها أما اتفاقية لبرلمان العراق پسند كراوە صفتي إلزامي وەرگرتووە وهروها حكومة بابند كراوە بەجێ كردني لسر ئێمە متابعي وضعك بكين وأميدي شكين أوان باش قز نبنو چونکە أما يعني براسي درفتێکە هاتوتە پێش بۆ هەموو لایەک ومید شكين أوان بجدي بينە پێش بۆی چارسون بۆچی بچین يعني بەرەو يعني بۆ توقعی ئەوە بکەین با ئێمە بەو ئومێداچین کە اتفاقەکە جێبەجێ بکرێن بەڵام ئەگەر هەر شتێک ڕوویدا وەکاڵە نیازپاچی نیە لەبەرەوەی هەردوو لامان ملزمین بچین يعني هم حکوومەتی اتحادی ملزمە دەست بە گفتوگۆکان کە هەم ئێمەش لەناو اتفاقیەکە ملزمین کە لیژنەکانی خۆمان بنێرین قسەمان لەگەڵیان ناکردووە قسەمان لەگەڵ نوێنەرەکانی کورد کردووە لەناو حکوومەتی اتحادی هەم کاک دکتۆر فوادم کا خالدوان لەگەڵ برادرانی تریشا لەسەر خەتین بە ئومێدی ئەوەی کە دەڕۆین کە بتوانین دەستکەوت بۆ گەلی کوردستان زامنکەین بەڵێ بڕیار وایە ینی یەک لایە بێتەوە ینی دوای کاندیدەکەی ئێوە چیە بێت بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە هەر کەسێک جەنابی سەرۆک بارزانی اختیاریکە ئەو نازانمەوە بڕیاری جەنابی سەرۆک بارزانیە جەنابی سەرۆک بارزانی بڕیار بدا کوێ ئەو بێ ئەوە جێبەجێکرێت لە محکەمەی اتحادیەوە دەرکران لە ماوەی ڕابردووە لە ماوەی سەردەمی مستەفا کازمیە ئەو بڕیارانە هەڵدەمەشێندرێنەوە خۆی لە ڕووی قانونیەوە ئەو بڕیارانی کە حکوومەتی کاربڕێکرد کە کردێتی لە ڕووی دەستوریەوە بۆی هەیە هەندێک بابەت جێبەجێ بکە ئەوی برادرانی تر باسیەکەن دەڵێن کۆمەڵک بڕیار دەرچووە يعني صفتي كاربڕێکەری تیانە صفتی شتیا بۆ کە حکوومەتێکی مستەقر و نافذ بتوانێت ئەمیشە بکە بۆ ئێستا پێداچوونەوەیکی یاسایی بۆ بابەتان ناکرێت بەڵام لەوانەیە زۆربەی بابەتەکان علاقی بە هەرێمی کوردستانەوە نەبێت علاقی بە ناوخۆی خۆیانەوەی سپاس بۆ دکتۆر سەباح ئەندامی کۆنگرێ چوار دێپارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ مابوو سپاس من ئەگەرمەوە ستۆدیۆ